ئەو بە ژیاندۆز لە جیهاندا ناو دەبرێت. بە گەورەترین قوتابخانەی لێبوردەیی و پێکەوە ژیان لە جیهاندا ناسراوە و کاریگەری گەورەی کردۆتە سەرڕەوتی ئاشتی و پێکەوە ژیان لە جیهاندا. مەولانای ڕۆمی شاعیر و ڕۆشنگەر و دینناس و فەقێ و سۆفیگەری جیهانی بووە و ناوی جەلالەدین موحەممەد بەڵخی بووە کە ناسراوە بە جەلالەدین موحەممەد ڕۆمی. لە ڕووی یارمەتیدانەوە بەهانەی هەموو کەسێکەوە بە پلەی یەکەم بە، لە پیشاندانی میهرەبانیدا وەک خۆر بە، لە شارنەوەی کەم و کورتیەکانی خەڵکیدا وەک شەو بە، هەمیشە ڕووخۆش بە هەروەکو دەریاکان، دووڕوو مەبە یان وەکو ئەوەی کە هەیت خۆت نیشان بە یان وەکو ئەوەی ئەتبینن ببە. حەزرەتی مەولانە لە ساڵی 1207 لە گوندی بەڵخ کە دەکەوێتە شارۆچکەیەکی بچووک لەسەر ڕووباری بەڵخ لە وڵاتی فارس لەدایک بووە. مەولانای ڕۆمی بە حوکمی ئەوەی هەردوو شوێنی لەدایکبوون و زمانی دایکی فارسی بووە، بۆیە گەورەترین کاریگەری لەسەر ڕۆمی جگە لە باوکی بریتی بوو لە هەردوو شاعیری فارس عەتار و سەنائی. ڕۆمی زۆربەی ژیانی لەژێر دەسەڵاتی سەلجوقی فەرمانڕەوای ڕۆم بەسەر بردووە کە شوێنەکەی دەکەوێتە ناوچەی ئەنادۆڵ و هەر لێرەش زۆربەی بەرهەمەکانی نووسیوە و لەژێر کاریگەری زمانی فارسیدا بووە و تا کۆتایی تەمەنی هەر لەوێ ماوەتەوە. دوای مردنی مەولانە، سوڵتان وەلەدی کوڕی و شوێنکەوتوەکانی تەریقەتی مەولەویان دامەزران کە ناسراوە بە تەریقەتی ئەو دەروێشانەی کە بە دەوری خۆیاندا دەسوڕێنەوە، کە ناسراوە بە سەمای سۆفیەکان و لە ئێستاشدا پێی ئەوترێ سەمای مەولانە. شعرەکانی حەزرەتی مەولانە بۆ سەر چەندین زمانی زیندوی دنیا وەرگێڕاون. نەتەوەکانی تورک و فارس و ئەفغان و تاجیک و زۆربەی نەتەوەکانی کە فێرکاریەکانی ڕۆمی بەرز دەنرخێنن. گرنگی ڕۆمی پێدەچێت سنوورەکانی نەتەوەی شکاند بێت و توانەکانی کەوت بێتە ئەودی و سنوورەکانیشەوە. مەولانای ڕۆمی یەکێک بۆ لەو کەسە دادپەروەرانەی کە حەقی بە حەق داوە و هەمیشە بە خۆشەویستیەوە لە کەسەکانی ڕوانیوە و خاوەنی جوانترین هەڵس و کەوت بووە. هەمیشە بە شێوەیەکی ڕوون ئەو ئەشقەپاکەی بەرامبەر خۆی گەورە بووە بینراوە و هانی خەڵکیشی یاوە بۆ ڕاستی و دروستی لە هەموو بارودۆخێکدا.